ماشەڵڵا زۆر جوانی ئەی هەزار ماشەڵڵا سوورە و قلەکەی جارە سڵاو بەخێر بن بۆ ترند 964 سوورەگیان دوجار نهێنیەکەی ئاشکرا کرد ئەمە کەپڵە جوانەکەیەتی سۆزانە کیژۆڵێکی جوانی ئەمریکی بەڵام لێستەوە سوورەی برام دەستی خۆی وەشاندووە و جلێکی جوانی کوردی لەبەر کردووە جاورن با ئێوەش وەک ئێمە ئەم بووکە نازدارەمان بناسین بۆ یەکەم جار لەگەڵ سۆزانە لە میدیای کوردی دەردەکەون ئێستش زۆر دڵخۆشم چونکەمە یەکەم جارە بۆ میدیای کوردی کە هاتم لەگەڵ خۆشەویستی من ئەمە ناوی سۆزانەیە و ئەمڕۆژ بۆ یەکەم جار لەسەر سۆشیال میدیاکانی من ڤیدیۆک بڵاوم کردووە و دەموچاوەکەی ئەو پیشانمانیایە و ئێستا هەموو کوردستان سۆزانە ناسن و ئەم کچە جوانە ناسن کە کوردستانی خۆشەیە ئەو شتانە هەرویستم تۆزێک باسی چیرۆکەکەمان بکەین بەخێر بێ welcome to Kurdish media for the first time. Thank you. شەرمەکە she's shy.